بەڵێ چیا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵەبجە کۆبوونەوە بڕێرەندا بەوەی کە سەرجەم بۆنە و یادەکان بە شێوەیە کە بکرێنەوە کە نەبێتە هۆی دروستبوونی قەرەباڵغی و هەروەها کۆبوونەوە بڕاریدا بەوەی هەر کۆبوونەوە هەر قەرەباڵغی و گردبوونەوەیە کە لە مانگی ئازاردا ئەنجام درێت قەدەخە بکرێت و ڕێگەی پێنەدرێت لەو نێوەندەش تا یادی 16 سێ کە ئەم ساڵ 33 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر یادێکی مەبەرانی هەڵەبجەدا بڕێردراوە بەپێی بڕارەکەی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هیچ قەرەباڵغیەکی بۆ نەکرێت بەڵام تەنها ئەوەیە کە هاوڵاتیان و کەسایەتەکان ئەوانەی کە دەیانەوێت لە یادەکەدا بەشداری بکەن دەتوانن سەردانی مۆنومنتی هەڵەبجە و هەروەها سەردانی مەزاری شەیدان بکەن بە دانانی تاجەگوڵینە لە مەزاری شەیدان و هەروەها وەک دەربڕینی هاوخەمی بەڵام نابێت بە جۆرێک بێت کە بێتە هۆی دروستبوونی قەرەباڵغی و گردبوونەوە کە مەترسی لەسەر تەندروستی هاوڵاتیان دروست بکات و دوێنێش بەڕێوەبەرایەتی گشتی شەیدان و فەلکراوانی هەڵەبجە لەگەڵ بەشێک لە دام و دەستگاکان کۆبوونەوە بۆ ئەوەی کە بڕاردن لەسەرەوەی کەوان چ چالاکی و چووی مەراسیمێک ئەکەنەوە بۆ یادی 16 سێ ئەم ساڵ بۆ ئەوەی کە بزان چالاکیەکانیان چییە بەڵام لە کۆبوونەوەکەیدا نەگەیشتنە هیچ ئەنجامێک و چالاکیەکانیان دیاری نەکرد کە چییە بەڵام لە چەند ڕۆژی داهاتوودا بڕیار دەدەن کەوەی کە چالاکیەکانیان چی بێت و ئەو چالاکیانەی کە لای ڕۆژی 16 سێ لە یادی 33 ساڵێکی مەبەرانی هەڵەبجەدا دەکرێتەوە بخرێتە ڕوو و لەگەڵ ئەوەشدا کۆمەڵی قوربانیانی کیمیابەرانی هەڵەبجە کە خۆیان بە نوێنەری کەسوکاری شەیدان و هەروەها بریندارانی چەکی کیمیایی دەزانن باسییان لەوە کرد ئەوان بە چالاکی یادی 33 ساڵێکی مەبەرانی ئەم شارە دەکەنەوە کە چالاکیەکەیشیان ئەوەیە کە چەند پسپۆڕێکی دەرونی و شارەزای دەرونی و کۆمەڵایەتی بێنە هەڵەبجە و لەگەڵ کەسوکاری شەیدان و هەروەها بریندارانی چەکی کیمیایی کۆ بێتەوە بۆ ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە لەگەڵ کەسوکاری شەهیدان هەروەها لەگەڵ برینداراندا بنیشێت و قسان لەگەڵ بکات و هەوڵی چارەسەرکردنی کێشە دەرونیەکانە بدەن لەگەڵ وەشدا لە کۆتاییدا توێژینەوە بخەنە ڕوو سەبارەت توێژینەوەک ئەنجام بدەن لەسەر لایانی دەرونی کەسوکاری شەیدان و بریندارانی چەکی کیمیایی ئەم شارە تا ئێستا مەزانێرەکانن لەسەر یادەکانی 16 ئازار 16 سێ یادی کیمیابەرانی هەڵەبجە. وەڵێ نزار سپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانی